بیرانی پرۆگرامی ئەمڕۆ کەناڵی ئاسمانی گەلی کوردستان جوانترین سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش خۆم بە خۆشحاڵە زانم کە ئەمڕۆ لەگەڵتانە بە شێوەیەکی ڕاستەخۆ هیوادارم کە هەموو لایەکتان تەندروستێکی باشتانە بێت ئازیزانی ئێمە بۆم ئێوارەیە میوانەکەم هونەرمەندە شێوەکارە کە ساڵانێکی زۆرە لە بوارە خزمەتەکات بێگومان کە هەمووشتان زۆرێکتان ئەیناسنەوە هەروە کارەکانیتان بینیوە بە خۆشحاڵیشەوە کە لە شاری سلێمانی لە کوردستان بە شێوەیەکی گشتی کار و چالاکی هونەرەکان دەستیان پێکردوێتەوە لە دوای ڤایرۆسی کۆرۆنا کە ئەو بۆ ماوەیەکی دیاریکرا ئەو کار و چالاکی هونەریانە هەمویان وەستا بوون بەڵام لە ئێستای وەکوی کەی بینین هەمووەکو پێشانگای شێوەکاری هەمووەکو شانۆهی و هەروە کۆمەڵی کار و چالاکی دیکەی هونەری لە ئێستادا دیسان با گڕوتینێکی زۆر باشەوە دەستیان پێکردوێتەوە. ئەمڕۆ باس لە پێشەنگایەکی شێوەکاریەکەین کە گروپی کەهرەمانە کە گروپێکی هونەریە لە بەغان ئەم گروپە بەڵام پێشەنگایەکی شێوەکاریان کردوێتەوە بە هاوبەشی لەگەڵ چەند شێوەکارێکی شاری سلێمانی کە تیا بەشدار بوون لەوانە لە بەغدا و لە کەربەلا و لە مووسڵ لە ڕوومادی و لە چەند شوێنێکی تر هەمویان پێکەوە ئەم شێوەکار ئازیز و خۆشەویستانە ئەم هونەرمەندانە کۆبوونەوە لە پێشانگایدا بەشدار بوون ئەکا بە ناونیشانی کەهرەمانە پرتی پەیوەندی هونەری کە دوێن و ئەمڕۆ ئەو پێشانگایە بەردەوام بوو بە خۆشحالی و ئەمڕۆ لەگەڵ مامۆستا محەممەد فەتاحەکە لەگەڵمانایەوە هەروە خۆی وەکو بەشدار بوویەک لەو پێشانگایە بۆی گفتوگۆ بکەین دەربارەی کار و چالاکی هونەریەکان بە شێوەیەکی گشتی و هەروە بە تایبەتر لەسەر ئەم پێشانگایە مامۆستا گیان بەخێر بێت زۆر خۆشحاڵم کامێوەرە لەگەڵمانای مامۆستا ڕابۆ چوونی تۆ چێ لەسەر دەستپێکردنەوەی کار و چالاکی هونەریەکان پێ دوایە کە لە ئێستا بە گڕوتینێکی زۆر باشەوە دەست پێکراوەتەوە ئەگەر باسی گڕوتین و چالاکی بکەین هەڵبەتە سلێمانی هەمیشە پێشەنگ بۆ لە کار و چالاکی هونەریدا ئەو تا دەبینین کە شانۆ گەڕاوەتەوە سەر ستەیجەکان جارێکی تر ئەوە تا شێوەکاری ئەمە تقریبان 15 ڕۆژێکە چالاکی و گەرمونگڕۆکی چاک بە شاری سلێمانیەوە دیارە چەندین پێشانگای شێوەکاری کراوەتەوە بەڕاستی هونەر نابێ بۆستێت ڕاستە کۆرۆنا زۆر زاڵمە زۆر خراپە بەڵام ژیانیش نابێ بۆستێت لەگەڵ کۆرۆنایە بەڵام بە خۆپارێزی بەڵام با لە هەموو شوێنەکە بتوانین دوور بین لە کۆرۆنا بێگومان ئینشەڵڵا هەرموو لایەکمان سەلامەتە بین و بە دوورە بین لەم ڤایرۆسە ئەویش بێگومان بە خۆپارێزی مامۆستا محەممەد بێنە سەر باسکردن لەم پێشەنگا شێوەکاریە کۆکو ئاماژەم پێکرد کە گروپی کەهرەمانە کە گروپێکی هونەریە لە بەغایە بەڵام بە هاوبەشی لەگەڵ کۆمەڵێک شێوەکار و هونەرمەندی شاری سلێمانی کوردستان و هەروەها عێراق و بەغاکە لە چەندین شوێن و شارەکانی عێراقا بەشدار بوون ئەم شێوەکارانە کە خۆت ئەندامی لەم گروپە هونەریەیە ئەگەر باس لە بیرۆکەی دروستبوونی ئەم پێشانگایەک و خۆت کە ئەندامی تو وەروە ئاگاداری کار و چالاکیەکانی ئەمە چۆن دروست بوو؟ بەڵێ گروپی کەهرەمانە کە لە بەغا دامەزراوە هەڵبەتە گروپێکی هونەریە با بڵێن ڕێکخراوێکی هونەریە چەندین هونەرمەندی شێوەکاری لە هەموو شارەکانی عێراق ئەندامن تایدا ئەم ڕێکخراوە با بڵێن چەندین کۆڕ و کۆبوونەوەی هونەری سازەکە ساڵانە جگەل لەوەی کە پێشانگا دەکاتەوە چەندین جار مەسەلەن گەشتی هونەری ساز کردووە بۆ وڵاتانی دەرەوە بەشداری هەیە لە چەندین بینالە و چالاکی هونەریەکان لە وڵاتانی دەرەوە لە ئەوروپا و لە ئەمریکا باس لەوەکرا کە بۆ ئەم ساڵ پیشانگایەک لە شاری سلێمانی بکەنەوە بەسفەتە کە شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە ئەوانیش مەسیانەکە لە پایتەختی ڕۆشنبیریە چالاکێکی وا هەبێت ئەوە بوو پەیوەندیان پێوە کردین طبعا منۆک و ئەندامی گروپی کەهرەمانە کە لەگەڵ یانام باشیان زانی کەوتان سیخە لە ڕێی منەوە بکرێت هۆڵ و شتیان بۆ ئامادە بکرێت و ئەوانش کەوت نەخۆیان و هاتن بۆ ئێرە زۆر باشە مامۆستا ئەگەڕێن و بەردەوامی لە گفتوگۆکانمان ئێستا پێمان خۆشە لەگەڵ بینەرانە چەند وێنەیەکی پێشانگاکە ببینین و دواتر بەردەوام ببین فەرموون
بەڵێ خۆشەویستانێمە لەگەڵتانە بەردەوام دەبین لەگەڵ میوانەکەم مامۆستا محەممەد فەتەح. مامۆستا دەربارەی کارەکانی پێشانگاکە یاخود ئەو کارانەی کە نمایش کرا لەوەیە دەربارەی چی بوو؟ ئایا هیچ گزارشتە کرد لە ڤایرۆسی کۆرۆنا هیچ پەیوەندێکیە بوو یاخود کارەکان تازە بوون؟ ئەم پێشانگایە با بڵین یەکەم چالاکییانە لە شاری سلێمانی پاشەوەی کە بانگەشیان کرد بۆ هەموو ئەندامەکانیان هەڵبەتە تابلۆکان و ئەو ئیشە نەحتیانە پێشکەشکران. ئەمە تەنها خۆ ئیسپاتکردنێکە کە لە دوای کۆڕۆناوە مەسەن ئەو گروپە وجودی هەیە و ئەوە چالاکی بکات. تاوان هیچ تەوەرێکی تایبەت نەبوو بۆ ئەوەی کە مەسەڵەن بڵێن بابەتێکی تایبەت هەیە قسەی لەسەر بکریان بکرێ بە کاری هونەری و پیشان بدرێ بەقەت ئەوەی کە معرەزشی مشتەرەکە لە شاری سلێمانی ئەکرێتەوە. ئەوان بەلایەن و گرنگە لە شاری سلێمانیا ئەو کارە بکەن لەبەرەوەی زۆرترین هونەرمەند و زۆرترین ڕەخنەگر وانە لەو شارەیە هەیە قسەی لەسەرەکەن و متابعی کارەکانەکەن. طبعا تقریبا 30 بۆ 35 هونەرمەند بەشداری کرد لەم پێشانگایەدا هەر یەکە و بە بۆچوون و ڕای جیاوازی خۆی بە مەواد و کەرەسەی جیاواز بە قەبارەی جیاواز بەشداریان لەم پێشانگایەدا کرد. هونەرمەندەکان زۆربیان لە شاری بەغدا بوون، هەندێکیان لە ڕەمادی، لە کەرکووک، لە مووسڵ، لە کەربەلا لەگەڵ ئەو هونەرمەندانەی تر بە یەکەوە هاتبوون و ئێمەش لێرە تقریبا 6 هونەرمەندی کورد سلێمانی بەشدار بوون لەگەڵیانە. زۆر باشە. مامۆستا وەکو باسە کرد کە ئامانجی ئەوان کاری هاوبەشاکە لە نێوان کوردستان و هەروەها بەغا لە نێوان هونەرمەندان و شێوەکارانی شاری سلێمانی بەتایبەتر لەگەڵ شارەکانی تری عێراقا. لە دوای کردنەوەی ئەم پێشانگا وتە کە بۆ یەکەمین جارە پێشانگایەک ئەو گروپە لە شاری سلێمانی بکەنەوە. ڕابووچوونی ئەوان یاخود فیدباکی ئەوان چی بوو؟ ئایا بۆ داهاتووتر پرۆژەیانە بێت لە شاری سلێمانی؟ بەڵێ تەوان هاوکات حەزەکەم باسی ئەو بکەم کە هاوکات لەگەڵ هاتنی ئەو وەفدە بەڕێز دکتۆر عەلی عوەید کە بەڕێوەبەری گشتیە لە وەزارەت لە بەغا لە حکوومەتی ئیتیحادی مژدەی ئەوەی ئاینە کە مێرەجانێکی گەورە هەیە لە بەغا ئەکرێت کە مێرەجانی واستیە خولی سیانزەهەمین ئەو زۆر بە پێویستی زانی کە زۆرترین هونەرمەندی کورد ئەم ساڵ بەشدار بێت تێدا. طبعا مێرەجانی واستی مێرەجانێکە گەلێک ساڵە بەردەوامە ساڵانە ئەکرێت و لەسەر ئاستێکی گەورەیە کە لە عێراقا ئەکرێت. دیارە هەستیان بۆ کردو کە مشارەکەی هونەرمەندی کورد کەم بووە لە دوای مابڵین ڕاپەڕینەوە. ئەمان ئەمڕۆ هاتوون بۆ ئەوەی کە بڵێن کە هونەرمەندی کورد زۆکو زەڕورەتێک وایە. کاتە بۆ داهاتووتر هونەرمەندانی کورد زیاتر وەکو ژمارە بەشداریەکان بۆ ئەوە هاتبوون ئەمڕۆژ کۆبوونەوەیەکمان کرد لە بارەگای سندیکای هونەرمەندان هەسەبارەت بۆ مۆزوع بوو کە زۆرترین هونەرمەندی کورد بەشداری ئەم پێشانگایە بکات چونکە پێشانگایەکە لەسەر ئاستە و نێودەوڵەتیشە. ئێتر تەعاان جگەل لەوەی کۆمەڵە چالاکی تریان هەیە بە پێویستیان زانیوە کە لەمە دووە ئەبێ هونەرمەندانی کورد وجودیان هەبێت لەو جۆرە پێشنگانە. بە تایبەتی ئێمە لە کوردستانە بە تایبەت لە شاری سلێمانی حرەکەیەکی هونەری شێوەکاری زۆر باشەیە. هونەرمەندانێک هەیەن زۆر لەسەر ئاست کار ئەکەن کە پێویستە ئیتر لەمە و لە بەڕاستی ڕایگشتی لە دەرەوە و لە ناو عێراقدا هونەرمەندانی کورد بناسن. بێگومان وایە. مامۆستا محەممەد ڕابووچوونی ئامادەبووان مادەم کە ئەمە پێشانگایەکی هاوبەش وە بێگومان میوانانیش لە شارەکانی عێراق و هاتوون بۆ بینینی ئەم پێشانگایە. ئامادەبووان چۆم ڕابووچوونیان چۆم دەرباری ئەم پێشانگایە؟ طبعاً وەکو هەموو پێشانگایەکی تر دایمەن ئەوانەی کێن بۆ پێشانگاکان خەڵکانی جیاوازن، خەڵکانەکەن مەسەلەن متابعەکەن، خەڵکانەکەن لەوانەیە بە بۆنەی حاڵەتێکەوە هاتبوون بۆ پێشانگاکە ڕاکان جیاوازن. بەڵام ئەوەی کە ئێمە لە نخبەوە بیستومانە لەوانەیە کە متابعن مەسەلەن هەنگاوەکان زۆر پێ باشە. ڕاستە مەسەلەن شێوازی جاجیا هەیە لە کارکردندا. مەسەلەن ئەشێ من بە شێوازە لە شێوازەکان کارەکەم بەڵام ڕەفیقەکەم مەسەلەن هاوڕێکەم ئەو شێوازی کارکردنە کار نەکات مەسەلەن ئەو ئیشێ بەلا چونکە مەسەلەی هونەر و چێژ وەرگرتن لە هونەر قەزێکی نسبیە مطلق نییە با بڵین. بۆیە بەڵام بەعام هەنگاوەکان زۆر پێ باش بوو چونکە هونەرمەندی زۆر گەورێتی ئێسا هونەرمەندە مطیع جومەیلیتە با بڵین یحیی عەبدولقەهاریتە ئەمانە لەسەر ئاستی نێودەوڵەتی لە مێرەجاناتی عالەمیە جەوائزیان هێناوە. یعنی کەم نین لە ناو مێژووی هونەری شێوەکاری هەنگاوێکی زۆر گرنگ خەڵکانشتە زۆر لەسەر ئاسن کە ئەمڕۆ بەشدارن لەگەڵمانە هەمویان دەرچووی ئەکادیمیا و شوێنە گشتی هونەرەکانن هەمویان ڕاوێژکارن لە وەزارەتی ڕۆشنبیری هەندێکیان عنین لەسەر ئاسن کە بەشداریان کردووە.
بەڵام ئەمێنێتەوە سەر ئەوەی کە دایمەن لەو پێشەنگە هاوبەشانە چەندین جۆر و ستایل کار ئەبینیت مەسەرەن کەسێک کۆمەڵک تابلۆی بەدڵە حەزی لێتی کۆمەڵەکەی تری مەسەرەن تا حدێک ناچێت بەلایەیان نزیک نییە لە ڕۆحیەوە جا بۆیە دایمەن ئاراکان جیاوازە بەڵام بەگشتی هەنگاوەکان زۆر پێشوازێکی باشی لەکرا بەڵێ زۆر باشە مامۆستا محەممەد وەکوتە کە خۆت ئەندامی لەم گروپە بەڵام ئەگەر هونەرمەندان و شێوەکارانی تری کورد کە بیانێ بەشدار بن لە کار و چالاکیەکانی ئەم گروپە هونەریەیە چۆن ئەبێت یاخود پەیوەندیکردنی چۆنەوانجێ بن بە ئەندام لەم گروپە یاخود ئەوان بە شێوەیەکی یەکسان یاخود بەبێ هیچ مەرج و هەروەها شتێکی دیاریکراوی خۆیان پێڕەوێکی دیاریکراوی خۆیان ئەیانێ بەشداری بکەن بە هونەرمەندانی کورد لە کار و چالاکیەکانی داهاتوێنە بەڵێ ئەمان خوان گروپی کەهرەمانە با بڵێن پەیرۆ و پرۆگرامی خوانان هەیە لەوەی کە چۆنەتی ئەندام وەرگرتن و چۆن و ئەندامە لەگەڵانە کارەکاتوانە بەڵام ئەمە قەتیس نەبووە لەسەر ئەندامەکانی بەتەنها ئیش بۆ ئەندامەکانی بکە مەسەرەن جاری وایە کاری کردووە کاری ئاوبەشی کردو بۆ هونەرمەندان کە هەندێکیان ئەندامیش نەبوون بەڵام ئەم کۆی کردوونەتەوە کەواتە بەس عنی دووارێکەمە قەتیس نییە لەسەر ئەندامەکان خەڵکی کەش بۆی هەیە طلب تقدیم کە معرەزەکاتەوە بەشداریەکە من پێش چەند ساڵە پێش بچمەنە ئەو گروپەوە تقدیم کرد بۆ مێهرجانێکە لە پاریس کردیان ئەندامیش نەبووم بەشداریم کرد لێرە و کارەکانم نرد بۆ پاریس ئەمان سەپەرشتیانە کرد ئەوە بوو لێ خەڵاتیشم وەگرت لەسەر ئەو پێشانگایە خڵاتەکەیان بۆ هێنامەوە زۆر باشە مامۆستا محەممەد بێگومان بەدەر لەم کاری کە بەشداریت کردووە بەتەمای بەشداری بکەی لە پێشانگایەکە کە لە وڵاتی میسر بەڕێوە ئەچێت جارێک خەریکی ئامادەکاری ماتە جارێک بەڕێوە نەچێت چۆنەتی بەشداریکردنی تۆ لەمە هەل لە ڕێگەی ئەم گروپەوە بوو؟ من تقریبا با بڵێن پەیوەندی باشە لەگەڵ زۆربەی شوێنەکانە لە وڵاتانی عەرەب لە وڵاتانی ئەوروپا لەسەر ئاسی با بڵێن عێراق یەکێک لەو کارانم کە لەم فترە بەشداریم تیا کردووە میهرەجانێکی گەورەیە کە گەلەری لەمسات لە قاهرە پێی هەستاوە ئەویش سەبارەت بە ژیان لە دوای کۆڕۆناوە ئەو ناونیشانەکەیەتی طبعا لە چەندین وڵاتەوە کارەکان تەقدیم کراوە ئەمان ئەلەکترۆنی تەقدیم کراوە ئۆریجیناڵ نییە لیژنەیەک لەوێ ئەم کارانە جیا ئەکاتەوە چکە پێنج لەو کارانی کە تەقدیم ئەکرێت با بڵێن پێنجی یەکەم خەڵات وەرەگرێت لەو هینە طبعا بەسی خەڵات ئێمە بەشداری ناکەن بەقەت ئەوەی کە ئەمانەوێ مەسەلەن ئەو پەیوەندیانەی کە هەیە لە نێوان هونەرمەندانی کورد و هونەرمەندانی تری وڵاتان پتەوتر بێت بەشداریکردنەکەش مامۆستا بۆ خۆشتێکی باشە من حەزم لێرەش باس لەوە بکەم مەسەلەن هەر لەم چەند ڕۆژەی پێشووە من هەڵبژێرام بۆ لیژنەی تەحکیمی گەورەترین بینالە لە وڵاتی سربیا کە 9 کەس بوو من و دوو دکتۆر لە مەسر باخەکەی تری لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا هەڵبژێرابوون یعنی ئەمە ئەو ئەگەنە مەسەلەن ئێمە پێویستە بکەین و لەسەر جیهانی دەرەوە ئێمە پێویستە پەیوەندیەکانمان فراوانتر کەین تەنها سەیری ئەو چواردیواری خۆمان نەکەین و لێرەدا نمایشکەین بەڵام مامۆستا دروستکردنی ئەم پەیوەندیە و هەروەم ئاڵ و گۆڕە و خۆناساندنی هونەرمەندان و شێوەکاران و کارەکانیان بە دنیای دەرەوە لەسەر هونەرمەند و شێوەکارەکە خۆیەتی ئەمە ئەکە لەسەر شانی خۆ ئێستا تۆکو خۆت وێتە تۆ تەنها لە ڕێگەی پەیوەندی شخصی تۆوە کە توانیتە لە کۆمەڵێک میهرەجان لە دەرەوە بەشداری بکەیت و هەروە خەڵاتیش ببیت و کە بە تەماشی بۆ داهاتوو وەکو باسمان کرد لەوەی وڵاتی میسر بەشدار بیت ئەنێمە ئەرکە لەسەر هونەرمەندەکە شێوەکارەکە خۆی ئەزانین چۆن جاران هاوکاری هونەرمەند ئەکرا مەسەرەن بۆ چوونە دەرەوە وانە بەڵام ئێستا هەڵتە زانین وەزعی عێراق بە عام و وەزعی کوردستان ئەبینی کە ئەو توانای هاوکاریکردنە زۆر زۆر کەم بۆتەوە بۆیە هونەرمەند ئەرکێکێتە سەربەڕاستی لەوەی کە خۆی بە بەشدار بێ لە ڕۆمادیەکەەوە کە مەسەرەن تێکتی تارە یان هەندێک حاڵەتی ترە خۆی ئەبێت پێ دەست پێشکەر بەڵام ئەم دەست پێشکەری هەندێک جار و ئەم تەزحیەدانە بە خۆت شتی جوانتری لە دوا ئەبێت مەسەرەن ئەو پەیوەندانە کە دروست ئەکرێت تۆ وێنەی هونەری کوردی ئەبێت دەرەوە مەسەرەن من لە سربیا کە باسی هەڵەبجە و باسی کارەسەدەکانی بەسە کووردا هاتووە لە ناو مؤتەمەرێکی گەورەیە ئەەکەم یان کە لە تونس باسی کورد ئەەکەم و هیچێک لە هونەرمەندانی جەزایر هەڵاستیاڵە بژی پێشمەرگە ئەمانە بەڕاستی وەقعی هەیە وەقعی هەیە لە لای خەڵک کورد ئەناسرێ بڕوا ئێمە لەنەوە یەکەوە ڕاپەڕینمان کردو بەڵام ئێستاش هەندێک لە وڵاتانی عەرەب و هەندێک لە وڵاتانی ئەوروپا نازانێت کورد چییە
جا با هیچ شتێ ئێمە بتوانین لە ڕێی کارە هونەرەکانمانە ئەو پەیوەندانە دروستکەین. ڕاستە بێگومان. مامۆستا محەممەد باسی پێشانگاکەی میسرمان کرد. کەی بەتەمان کە پێشانگاکە بەم زوانە پێشانگاکە دیجیتالیە؟ دیجیتالیە بۆ ئێمە بۆ ئێوە، بەڵام بۆ ئەوانەی ناو مەسەر هەمووی بە ئۆریژنال تەقدیم کراوە لەبەر ئەوەی ئمە کێشەمان هەیە کۆرۆنای ئەو بابەتانە هەیە ناتوانین مباشر کارەکان بنێرین. هەڵبەتە کارەکان بە عینەن کوالیتی تەبعکرێتەوە ئێمە لەوێ پیشان ئەدرێت. ئەمە جگەل لەوەی کە ئێستا پێشانگای ترمان هەیە هەر پێشانگایش تەلەڤیزیۆنیە لەگەڵ هونەرمەند عەبدولسەلام لە هەولێر کە ڕێخەری ئیشەکەیە ئەوەشمان هەیە مەسەلەن مەشاریع زۆرە بەڕاستی ئەمە یەکشت بڵام کە هونەرمەند نابێت بۆ سێ لە کارکردن. ڕاستە کۆڕۆنا هەیە، ڕاستە بربەستی مادی هەیە، ڕاستە ئەمە هەیە، هەمومان کێشەمان هەیە، بەڵام ئەو پەیوەندیانە ئەبێ دروست بکرێ، ئەم ڕایەڵانە ئەبێ هەبێت بۆ ئەو تۆ هونەری کوردی بناسێنی بە هەموو دنیا. بێگومان وایە مامۆستا باس لە پێشانگای دیجیتالی و هەروە تەلەڤیزیۆنی کرد کە لە سەردەمی کۆرۆنا ئەبێ کارەکان وە ئەخوازەکە بۆ شێوەیە بێت. بەڵام پێم خۆشە زانیاری زیاتر و ڕوونکردنەوەمان بدرێتێ بۆ بینەرانمان ناشە هەنێکیان زانیاریان نەبێکە ئەو شێوازە چۆنە. بەڵێ ئێستا من پێشفترەیەک پێشانگایەکەم کردەوە دیجیتالی لە کە وەزارەتی ڕۆشنبیری لە بەغا سەپەرشتی کردبوو کۆمەڵێک لە بەرهەمەکانی خۆم بۆ ناردن ئەوان لەوێەوە سیڤی ژیاننامەی من مەسەلەن کە لەلایەن بوو ئامادەیان کرد بە شێوەیەکی دیجیتالی بە شێوەیەکی بینرا و لەوحەکان تەقدیم کرا لەگەڵ ژیاننامەکە و قسەکردن لەسەری کرا باشە. ئەمە با بڵێن وەکو چارەسەرێکە بۆ ئەم سەردەمە کە تۆ بتوانانی پێشانگای ئەلکترۆنی بکەیتەوە. ڕاستە چێژ وەکو ئەوە نییە کە تۆ بەرامبەر لەوحەیەکی ئۆریژنال بۆسیت و لە نزیکەوە مەسەن هەز بە و سپەیسەی نێوان بکرێت بەخەت ئەوەی کە تۆ لە شاشەیەکەوە سیر ئەەکەی. بەڵام ئەمە ڕێگە چارەیەکی تازەیە نوێ لەم سەردەمەدا بۆ ئەوی بتانی کاروانی هونەر نەوەستێت. بۆیە من خوازیارم لە هەموو خۆشەویستان و متابعینی هونەر کە تەقبولی ئەم حاڵەتە بکەن لەوەی کە چەندین پێشانگای ئەلکترۆنی و دیجیتالی ئەکرێتەوە لەم فترەیە هەندێکی لە ڕێی مۆبایلەکەی وێتی ئەیبینێت. بەڵام ئەمە وەختیە دوا بە دوای ئەوەی کە کۆڕۆنا زەعیف ئەبێتەوە و نامێنێت هەڵبەتە وەکو جاری جاران ئەو شتانە دەست پێکاتەوە. بێگومان وایە مامۆستا زۆربەی ئەو کارانەی کە تۆ بەشداریت کردو لە دەرەوە بێگومان ئەو کارانە زۆرجار کاری قەبارە گەورن قەبارەکانیان جیاوازە. ئەم کارانە چۆن ینی ئەنێرێنە دەرەوە؟ بەڵێ خۆی ئەگەر باس لە پێش ئێستا بکەین منەسە حالیان پیشانگایەکمان هەیە مانگی 12 لە قەتەر کە کاری گەورەی بەسەند داواکراوە بۆ پیشانگایە ئەبێ بیری لێ بکەیتەوە ئەبێ خەمێ بێ بەڕاستی چۆن و کارە ئەنێری سا ئەمڕۆ ئێمە لەم ئیجتیماعی ئەمڕۆیە یەکەم باسی ئەوە بوو کە ئایا ئەگەر کارەکان گەورە بێت چۆن ئەنێرێ بۆ بەغا بۆ هەڵسەنگاندن. لەبەرەوە پێشنیاری ئەومان کرد کە لە ڕێی دیجیتالیەوە ئێمە کارەکان بنێرین بۆ بەغا لیژنەکە لەوێ سەیری بکات باشە دواتر لیژنەکە وڵامان باتەوە بۆی ئەم بتوانین کارەکان بە پێچراوەیی بە جوانترین شێوە بگەێنێتە بەغا بۆ بەشداریکردن لەو مێرەجانە. جا بۆیە بەڕاستی ناردنی کاری گەورە زەحمەتە. ئەمە هەندێک جار سامن بەشداریم کردو لە مالیزیا لە یابان کارەکان ئاوا بۆ شێوە بە چوارچۆ نەمبردووە کارەکانم لێ کردوێتەوە لولم کردووە هینی تایبەت هەیە کەفەری تایبەت هەیە بۆ ئەو تابلوانە مەسەن پێچاومانەوە خسمانەتە ناویەوە و تێپ لێدراوە بە شێوەیەشی بۆی هیچی لێ نێت ئەوە گانومانەتە شوێنی خۆی بڵێت خۆمان بردبێتمان یان هەندێک جار بە پۆست نردبێتمان. زۆر گرنگە مەسەلەن کە کاتێک کە تۆ تابلۆی خۆت ینی کەسێکی کە ئەنێری بۆ شوێنێک نییە بە زۆر ئاگات لێ بکە هیچی لێ نییە چونکە جگەلەوە کە خۆشەویستەوە بە سەرمایەیەکی گشتی ئەمە سەرمایەکە شانازی پێوە ئەکرێت و ئەبێت احتیفازی پێوە بکەیت. بێگومان وایە مامۆستاوەکو هونەرمەند و شێوەکارێکی کورکەوەکو باسەکەن ماشەڵڵا کار و چالاکیەکان زۆرە یاخودە پێشانگانی کە لە دەرەوە بەشداریت کردو لە چەندین وڵاتی جیاجیا زۆرن کە پرۆژەی کەش هەیە بۆ داهاتوەکو ئاماژەت پێکرد. ڕاوبۆچوونی ئەوانە کە تۆ بۆنە لە پێشانگایەکێکو وڵاتی مالیزیا کە بەشداریت کردووە وەکو هونەرمەند و شێوەکارێکی کورد یاخود ئەو کارانەی کە تۆ ئەیخەیتە ڕوو لە پێشانگاکەیە زیاتر گزارش لە چێکە کارەکان تەواو کوردین یاخودی تر کارێکە بە کۆمەڵێک ئەها چۆناڵی کارێکی سەردەمیانەیە. بەڵێ خۆی ناڵم هەر هونەرمەندە و ساڵی کاکردنی خۆی هەیە.
ئێمە ناکرێت دابڕ بین لە هوەری هاوچەرخ باشە و ئێمە زۆر لە کەسیش ناکەین بڵین تۆ ئیلا ئەبێ بەم شێوازە کاری هوەری بکەیت هوەرمەند هەیە کار ئەکار لە کاری واقعی لە سیمپڵە کوردیەکان و با بڵین کللتوریەکان زۆر بە جوانی کاری تداکات و بێوانە هەموو ستایلەکان بێ ڕێزیان لێ بگری کە هەموو مەدرسەکان کە هوەرمەندان کاری تێداکەن من ئەمڕۆ چوون بۆ قاعەیەک کۆمەڵک بەرهەمی هوەرمەندی گەنجم بینی بەڕاستی زۆر زۆر مرتاح بووم کە مەسەرەن داهاتووشی باش هەیە بۆیان بەڵام اختیاری ستایل زۆر زۆر گرنگە زەمن خۆی تەحەکوم بەوە کات ئایا ئەم هوەرمەندت لە چه ئاستێکە لە هوەری وڵاتەکە یان لە هوەری جیهانی منە ساوی کە مالیزیا کە ئەبووە مانگی سێ بەشداری مام کردایە هوەرمەند سوزلی ئیبراهیم کە ڕاگری کۆلێجی هوەر لە مالیزیا لە کوالالامپور بەرهەمەکانی ئەمە بینیوە کە خۆی چکە لەوانەی کە لە ساڵۆنی ساوثبی لەو حەی بەگرانترین پارە فرۆشراوە باشە ئێستا ئەو داواکڵت تکایە ئەگەر لە سلێمانی ئیشەکرا بەشداریم پێ بکەن لەوێ ینی ئەمە بۆ ئێمە خۆشە مەسەرەن دیارە ئەم گەڕاوە ئەنتیباعشی پیا کردو لە سلێمانی کە شاری هوەرە و بەردەوام چالاکی تیاوانە ئێستا ئەو داواکە لە ئێمە ئەڵێ من حەزەکەم بەشدار بم لەگەڵتانە تکایە ئەگەدارم کەنەوە زۆر هوەرمەندی تر ئاوە ئێستا ئەمە حالن لە نووسینەوەی ئەویان بەڕاستی کە سیمپۆزیۆمێکی جیهانی گەورە بە هاوکاری وەزارەتی ڕۆشنبیری بکەین بۆ ئەم ساڵوای لێ هاتەژینە ئەم ساڵ ئێمەمان کرد ئیشەڵا بۆ داهاتوو لەوانێت لە ساڵی داهاتوو بیداری ساڵ داهاتووە ئەو کارە ئەنجام گەێنین زۆر باشە مامۆستا بە شێوەیەکی گشتی وەکو باس کرد کە شاری سلێمانی کە شارەکە هەمیشە کار و چالاکی هوەرەکان تیا زیندوە بە تایبەت لە ئێستاە کە پێویستە وەکوتمان بۆ گوڕێتی تینە جوانەوە کە هوەرمەندان و شێوەکاران دەستیان پێکردوێتەوە قسەی تۆ بۆ ئەو کەسانی کە لە دنیای هوەر و لە بواری هوەرە کارەکەن کە بۆی بەردەوامە لە کاری هوەری بۆی کە کار و چالاکی هوەرەکان بە ئاستێکی زۆر باش بەرەو پێشەوە بڕوات تەنها بە لۆکاڵیش نەمێنێتەوە وتت کە کارەکان بایتر بن بە جیهانی بە دنیا بناسێنرن بەڕاستی من لەوانەیە هەندێک جارێک و گلەیی یان ئەگەر گلەیش نەبێ بەکەم تەرخەمی خۆمانی ئەزانی هەمومان بەوەی کە هوەرمەندانمان ئێستا بە تایبەتی لە گەنجەکان کە من خۆشەویستیم هەیە بۆ هەمویان کە کارەکەن بەڕاستی من بە پێویست زانام کە بخوێننەوە کاڵێم کە بخوێننەوە یعنی تەنها کاری پراکتیکی نەبێت من چەندین جار ئەم قسەیم کردو کە هەندێک هوەرمەند هەیە تەنها دێن بە قەڵەمەکەی خەریک ئەبێ یا بە فڵچەکەی مەسەرەن داتاشۆکە ئەهێنێت لەو حێ نەقڵەکات بەڵام تۆ بۆ ئەوە نەقڵەکەیت ئەمە چێکە ئەم ئیشەی دروست کردووە بۆ ئەم ئیشەی دروست کردووە و قسەی لەسەر بکە و هیچ نەبێت لاپەڕێک لەسەر ئەو ئیشە بنووسە یعنی ئەمانە هەمووی هوەرمەند دروست ئەکات هوەرمەند تەنها ئەوە نییە فڵچەیەکی پێ بێ و مەسەرەن دەموچایەک و خۆی دروست کاتەوە دای بنێت و بڵێ وڵاتەوە من هوەرمەندم ئەمە ڕێزم هێمە ئەبێ بە هوەرمەندی خێزانەکەی خۆی لە ناو سنووری خێزانەکە هوەرمەندە بەڵام هوەرمەند ڕەهەندەکان جیاوازە لە ژیانی هوەرمەندە ئەخلاقیاتی هوەرمەند زۆر گەورەترە ئەم هوەرمەندە دووست بێتە ناو مەحافلە گەورەکانی عالەمەوە ئەبێت تۆ قسەت هەبێ ئەبێت تۆ خیتاب بێگومانەگەر تۆمۆحی هەبێت و بڵێ من داواکارم بەڕاستی ئێمە ئەگەر هیچمان نەکردبێ من حەزەکەم ئەوان تەواوکەری ئێمە بنلەوەی کە بتوانن با بڵێن مەشخەڵی هوەری کوردی جوانی هوەر لە مەسەن لە شارەکەمان بگەین بە هەموو جیهان بۆ شێوە علمی کە هەیە بەڕاست بە ئێستاش لێستاش ئەمە مەساکە تەکنۆلۆژیاش کە زۆر یارمەتی دەرە بۆ هوەر و بۆ هوەرمەندان بە شێوەیەکی گشتی ئەتوانە سوودی لێ ببین ئەمە حەزەکەین خۆیان بە دنیا بناسێنن ئێمە حەزەکەین تەکنۆلۆژیا لە خزمەتی لایەنە علمیەکەی پێگەیاندنی هوەرمەند بێت باشە چونکە هەندێک لایانی خراپیشی هەیە تەکنۆلۆژیا هەندێک جار وات لێ ئەکات تەمەڵ تەکات سکێچ بۆ کارەکەت ناکەی مەسەن تااقەتی نیە سکێچێ بکە یان هەیە من هوەرمەندم بینیوە ڕەنگرتنەوەش لەسەر شاشەکە وەری ئەگرێت نابێ ئەوە بێت ئەبێت تۆ خۆت مەچینەکە بیت خۆت ئەو مەچینەیە بێ کە چاو و دڵ و ڕوحت نییە بۆ ئەو ئیشە هوەریەیە نەک لە دەرەوە ئالەتێک هەیە لاپتۆپێکە شتێکە نییە ئەوە سەیتەڕەکە بەسە توێ و تۆ ڕاکێشە بۆ لای خۆی نەخێر ئیسفادەی لێ بکە بە پێویست ئیسفادەی لێ بکە بەڵام تۆ خۆت
داینەمۆی کارەکە بە. بێگومان دەستەکانە کۆش مامۆستاییان زۆر سپاس کە ئەمڕۆ لەگەڵمانە ئامادەبی بە هیوای سەرکەوتن و لەشساقی و بەردەوامی بۆ بەڕێزت و هیوادارێشم هەموو ئەو پرۆژە گرنگانی کە باسی کرد بۆ هوەر و هەروە بۆ هونەرمەندانی کوردستان و شاری سلێمانی بە تایبەتی هەمویان لە ئایندێکی نزیکە ببینین و هەروە بێگومان و پرۆژانەشی کە تایبەتم بەخۆت کە بەتمای بەشداری بکەیت لە چەندین پێشانگەیە لە وڵاتانی دەرەوە هیوادارین کە سەرکەوتو بیتە. زۆر سپاس بۆ تۆ. زۆر سپاسانە. مادووان کردی دەستەکانە خۆش مامۆستاگیان. بەڵێ بینەرانی خۆشەویستی هیوادارم کە تاوای پرۆگرامەکە بە دڵی ئێوە بێت. سپاس بەوە کە تا ئێستا لەگەڵمانە بوون، سپاس بۆ میوانەکەم، سپاس بۆ هاوکارانیشم. هەتاکو سبەینێ با پرۆگرامێکی نوێ لە هەمان سەعاتە لەگەڵتانە بم. ئێوارێکی خۆش ماڵتانەوە.